بەڕێزێکی تر پرسیارمان لێ دەکات فەرمێ کەسێکی موسڵمانم بەڵام زۆربەی کاتەکان هەست بە بەختەوەری ناکەم و هەست دەکەم دڵم زۆر توندە چی بکەم. بەڕێزەکەم تەنها موسڵمان بوون بەس نییە بۆ ئەوەی تۆ بەختەوەر بیت. ئاەتەکانی کە باسمان کرد خوای پەروەردگار چەند مەرجێکی دانا. یەکێ لە مەرجەکان فەرمووی من ئەسلەمە وجهه لله وهو محسن. تۆ تەواو خۆت تەسلیمی خواکە، تەواو پشت بە خوا ببەستە، تەواو ڕوو لە خواکە، تەواو هانا بۆ خوا بەرە کە ناڕەحەتیت بۆ دێ لە خوا بپاڕێوە. ئەمە مەرجێک، هانا بۆ کەسی تر نەبەی، پشت بە کەسی تر نەبەستی، ڕەجای ڕەحمەتی کەسی تر نەکەی. وهو محسن شوێن پێغەمبەرکەوە عەلەیهی سڵاو وسەلام. ئەگەر شوێن سنەتی پێغەمبەرکەویت و لە بیدعە دوور بیت ژیانت خۆش دەبێ و بەختەوەر دەبێ ئینشاءالله. مەرجێکی تر تەقوای خوای گەورە بکە و خۆت لە حەرام بپارێزە. مەرجێکی تر کەسێکی مصلح و چاکەکار بە ئینشاءالله کە ئەو مەرجانە تیادا بێ بە پشتیوانی خوای پەروەردگار، ئەوە تۆ ئینشاءالله لە داهاتووتدا بە ئیزنی خوای گەورە دڵت خۆش دەبێ و بەختەوەر دەبێ ئینشاءالله تعالى. و زۆریش وەکو خوای گەورە دەفەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب. بە یادی خوای پەروەردگار دڵەکان ئارام دەگرن. عملی صالحت با زۆر بێ، کردەوەی چاکە زۆر بکە ئینشاءالله تعالى بە ئیزنی خوای پەروەردگار ئەم صفەتانە تێدا بێت ئەکید بە ئینشاءالله ژیان خۆشی و بەختەوەری چاوەڕێت دەکا بە پشتیوانی خوای پەروەردگار.